من گۆرانی نێرگس چالاکوانی مەدەنی و چالاکوانی ژینگەین. پێم خۆش و پەیامی خۆم ئاراستەی سەرجەم بینەران بکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. سەرجەممان پابەندی ئەو ڕێنمایانە بین کە لەلایەن وەزارەتی تەندروستی و حکومەتی هەرێمی کوردستان و ئەو لیژنە هاوبەشی دیاری کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیاری کراوە. پابەندی ڕێنمایەکانمان بین، سەرجەم سەردان و چوونە دەرەوە و تێکەڵاویەکانمان ڕابگرین بۆ دوای تێپەڕاندنی ئەم قۆناغا، کار و چالاکی پرۆژەکانمان ڕابگرین بۆ دوای تێپەڕاندبوونی ئەم قۆناغا. من ناوم هینایە لەوەدەی قوتابخانە داخراوە، ئێمە لە ماڵەوە ناچینە دەرەوە. من و دایکم و باوکم لە ماڵەوە دەمێنینەوە یا سەیری تەلەڤیزۆن دەکەین بۆ ئەوەی سەلامەت بین، ناچینە دەرەوە چونکە ڤایرۆسێکی زۆر خراپ هاتووە، ڤایرۆسی کۆرۆنا. من ڕۆژانە پێداچوونەوەی دەرسەکانم دەکەم، ئێمە ناچینە دەرەوە بۆ ئەوەی سەلامەت بن. من مۆزیسیان مۆقید جەبارەکدان شایڕوان زبڕیارم داوە بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا و پابەندبوونم بە ڕێنماییەکانی تەندروستی بۆ مای 4 ڕۆژ لە ماڵەوە بمێنمەوە بۆ ئەوەی خۆمان و ماڵ و منداڵمان لەم پەتایە کوشندەی کۆڕۆنا بپارێزێت بە هیوای سەلامەتی و تەندروستیی باش بۆ هەموو لایەک.